أقسم بالله العلي العظيم. لە دانیشتنێکی ناسایی پەرلەمانی عێراقدا جێگرەوەی پەرلەمانتارەکانی ڕەوتی سەدر سوێندی یاساییان خوارد کە زۆرینەی پەرلەمانتارە نوێیەکان سەر بە چوارچێوەی هەماهەنگین. لە دانیشتنەکەدا کە لە کۆی 229 پەرلەمانتار 202یان ئامادە بوون بۆ شوێنی 73 ئەندامەکەی کوتلەی سەدری 64 پەرلەمانتاری نوێ سوێندی یاساییان خوارد و 9 پەرلەمانتاریان ئامادە نەبوون. فراکسیۆنی سەدر لە 12ی ئەم مانگەدا دەست لە کارکێشانەوەی خۆیان لە ئەندامەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێشکەش کرد. پاشەوەی موقتەدا سەدر داوای جێهێشتنی کورسیەکانی پەرلەمانی کرد بەهۆی ئەوەی سەرکەوتوو نەبوو لە دروستکردنی حکوومەتێکی زۆرینە. پێشبینی دەکرێت هاتنی ئەو نوێنەرە نوێیانە بۆ پەرلەمان پێگەی هێزەکانی چوارچێوەی هەماهەنگی کە لەلایەن ئێرانەوە پاڵپشتی دەکرێت لە پەرلەمان بەهێز بکات و دەست بەسەر جومگە سەرەکیەکانی حکوومەتی داهاتوودا بگرێت. عێراق لە دوای هەڵبژاردننی مانگی ئۆکتۆبەری ڕابردووەوە گەیشتووەتە چەقبەستووی سیاسی کە تێیدا سەدر لە کۆی 329 کورسی 73 کورسی بەدەستێنا لە بەرامبەردا فراکسیۆنەکانی سەربەیێران کە گروپی چەکداریانەیە نەیانتوانی دەنگی پێویست بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار و پێکهێنانی حکوومەت کۆ بکاتەوە. سەبارەت بە پێکهێنانی حکوومەتی داهاتوو ئەحمەد ئەسەدی نوێنەری فەتح کە لایەنێکی چوارچێوەی ئەمانگیە ڕایگەیاند بۆ پێکهێنانی حکوومەت تەوافق و شەراکەت دەکرێتە بنەما. ئاماژەی بەوەشدا کە ڕەوتە سیاسیەکان ڕێککەوتن لەسەر ئەوەی بەردەوام بن لە پێکهێنانی حکوومەتێکی نیشتیمانی بە پێی بنەمای هاوسەنگی و کۆدەنگی و شەراکەت کاوەتەکانی خەڵک بەدی دەهێنێت. ئەحمەد ئەسەدی دەشڵێت چوارچێوەی هەمانگی کار دەکات بۆ چارەسەرکردنی ناکۆکیەکانی نێوان حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێمی کوردستان و داڕشتنی یاسای نەوت و گاز لەگەڵ هاوکاریکردنی ناوچە ڕزگارکراوەکان و ئەژارترینەکان. هەروەها هەلی کار بۆ گەنجان دەڕەخسێنێت و شکۆی دەوڵەت بەسەر هەموو لایەکدا دەسەپێنێت. ڕۆژی چوارشەمە سەدر بریکارەکانی ئێرانی بەدەستێوەردانی سیاسی تۆمەتبار کرد بە گوشارخستنە سەر پەرلەمانتارە سەربەخۆکان و هاوپەیمانانی ڕەوتەکەی. ئەحسان شەمەری سەرۆکی ناوەندی بیرکردنەوەی سیاسی عێراق لە لێدوانێکدا سەبارەت بەو دۆخە بۆ کەناڵی حوڕیە عێراقی پێی وایە هەر حکوومەتێک بەبێ سەدر دروست بکرێت پێشبینی ناکرێت بتوانێت بەردەوام بێت. ئەمەژە بۆش دەکات کە لە ئێستادا باز لە ئامادەکاری دەکرێت بۆ چوونە سەر شەقام لە ڕێگەی ناڕەزایەتیەوە حکوومەت بڕوخێنرێت بەر لەوەی پێک بێت. هەروە شەمەری پێی وایە ڕێگەیەکی دیکەش هەیە کە پەیوەندی بەو وەشایە دەستووری ئێستاوە هەیە کە دەوڵەت پێیدا تێدەپەڕێت لە ئەنجامی تێپەڕاندنی سنووردارکردنی کات بۆ پێکهێنانی حکوومەت. هەر بۆیە زۆرێک پێیان وایە حکوومەتێک لەم پەرلەمانەوە دەنگی پێ بدرێت و پەرلەمان ناشەرعی دەبێت ڕوبەڕووی ئاستەنگی دەستووری دەبێتەوە.